ئینستیتوتی پێی بۆ پەروەردە و گەشەپێدان راپۆرتێکی لەسەر پوختەی کارەکانی پەرلەمانی کوردستان لە ماوەی 1 ساڵدا و بۆ هەردوو خولی بەهارە و پاییزە بڵاو کردەوە. لە راپۆرتەکەدا هاتووە لەو ماوەیەدا ژمارەی دانیشتنەکانی پەرلەمان 19 دانیشتن بووە، 4 دانیشتنیش دواخراوە. لەو ساڵەشدا 9 پرۆژە یاسا و پێشنیازە یاسا و بڕیار خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە و ڕاشی گەیاندووە. پەرلەمان نەیتوانیوە لێپرسینەوە لە هیچ کام لە وەزیرەکانی حکوومەت بکات. کاتی دانیشتنەکانی پەرلەمان لە ماوەی ئەو ساڵەدا 61 کاتژمێر و 20 خولەک بووە. ژمارەی پرۆژە و پێشنیازە یاسا و بڕیار کە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە لەو ماوەیەدا 9 بووە. ژمارەی یاسای پەسەندکراویش 4 یاسا بووە. 2 پەرلەمانتاری پارتی و یەکێتی هیچ قسەیەکیان نەکردووە و 3 پەرلەمانتاریش تەنها 1 جار قسەیان کردووە. لەبارەی ژمارەی کۆبنەوەی لیژنەکانی پەرلەمان بەپێی راپۆرتەکە لیژنەکان 204 کۆبنەوەیان کردووە و ژمارەی راپۆرتی لیژنەکان کە لەسەر پرۆژە یاسایی نووسرا و 4 راپۆرت بووە و ژمارەی راپۆرتی لیژنەکانیش لەسەر پرۆژە یاساکان کە پێویست بوون بنووسرێت و نەنووسراوە 15 بووە. زۆرترین ڕاوێژکاری هەمیشەیی یاسایی لە پەرلەماندا هەیە. جیا لەوە بۆردێکی ڕاوێژکاریش بە گرێبەست دامەزرێنراون کەچی لە ڕووی داڕشتنی یاساوە پەرلەمان لاوازە و ئەو یاسایانی دەری دەکات کرچ و کاڵن. هەر بۆیش زۆرینەیان بە زووتری کات داوای هەموارکردنەوەیان دەکرێت. سەرباری ئەوەی خودی پەرلەمان چەندی پێشەلکاری یاسایی هەبووە لەو ماوەیەدا. لە ماوەی 2 خولی گرێداندا 318 جار ئەندامانی پەرلەمان لە کۆبنەوەکانی لیژنەکاندا ئامادە نەبوون. لەم ژمارەیەشدا تەنها 1 ئەندام پەرلەمان زۆرترین جار ئامادە نەبووە لە کۆبنەوەکانی لیژنەکانی پەرلەمانی کوردستان کە 11 جار بووە. دوای ئەوی ژمارەکانی دیکە دەم بە ڕێژەی کەمتر. لەبارەی واژۆکردنی یادداشتەکان بۆ گفتوگۆکردن لە دانیشتنی پەرلەمان، پەرلەمانتارانی پارتی 33 پەرلەمانتاریش واژۆی هیچ یادداشتێکیان نەکردووە. سەبارەت بە ئەندامان کە واژویان لەسەر پرۆژە یاساکان کردووە، 2 ئەندام پەرلەمان زۆرترین جار واژویان لەسەر پێشنیازە یاساکان کردووە کە 6 پێشنیازە یاسا بووە. دوای ئەوی ژمارەکانی دیکە دێن بە ڕێژەیەکی کەمتر. 17 ئەندام پەرلەمان واژویان لەسەر هیچ پێشنیازە یاسایەک نەکردووە. پەرلەمان لە ماوەی ساڵێک تەنها 4 یاسای پەسەند کردووە، بەڵام هیچ کامیان تا ئێساش ڕێنماییان بۆ دەرنەچووە و نەچوونێتە بواری جێبەجێکردنەوە. 8ەم نازانێت ئەندامان چەند پرسیاریان ئاڕاستی حکوومەت کردووە، چونکە نەدەستی سەرۆکایەتی زانیاری دەخاتە بەردەست و نە فراکسیۆنەکانیش وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە کە بە فەرمی 3 جار داوامان لێکردن زانیاری پێویستمان پێ بدەن. ئینستیتوتی پێی ئەوەی ڕاگەیاندووە کە پەرلەمانی کوردستان هیچ هاوکاریەکی نەکردوون، هەر بۆیە ئەوان پەخشی ڕاستەخۆی پەرلەمانیان بەسەر چاوەی کار و چاودێریکردنیان داناوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.